سلااوتان لێبێتەوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. لەلایەن خۆم و هەموو هاوڕێیانی هاوکارم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە ساڵی نوێتان پیرۆزبایی لە یەکەم و هیوادارم کە ساڵی داهاتوو ساڵێکی پڕ لە ساقی و سلامەتی بۆ هەموو لایەک بێت. ئازیزان هەواڵەکانی ئەمڕۆ شەممە بەرابەر بە 2/1404 پێشکەشە. سەرەتا سەردەرەی گرنگترین هەواڵەکە. درێژەی مەراسمەکانی نەورۆز لە سنە و بۆکان و پیرانشار، بڵاوکردنەوەی تراک لەلایەن گەنجانی شۆڕژگەڕی شنۆ، نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئاواتی گیان بەختکردوانی شۆڕشی ژینا لە کوردستان، گیان لە دەستانی کرێکارێکی خەڵکی دێهلۆران بەهۆی تەقینەوەی مین، کوژران و برینداربوونی 183 کۆڵبەر لە ناوچە سنووریەکانی کوردستان لە ساڵی 1403، ئاماری ڕووداوە کرێکاریەکان لە ساڵی 1403 و درێژەی ناڕزایەتیەکان دژ بە دەوڵەتی ئەردۆغان لە تورکیا. درێژەی مەراسمەکانی نەورۆز لە سنا بۆکان و پیرانشار. ڕۆژی هەینی یەکی خاکەلێوەی 1404 دایکانی دادخوازی شاری سنە و خەڵکی شارەکانی بۆکان و پیرانشار بۆ دوهمین ڕۆژی بەردەوام هاتنی بەهار و نەورۆزی سەرکەوتنیان لە هەموو خەڵکی کوردستان پیرۆزبایی کرد. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەشتووە دایکانی دادخوازی شۆڕشی ژینا لە شاری سنا بۆ ڕێزگرتن لە یادی ڕۆڵەکانیان لە کۆبوونەوەیەکدا ئاگری نەورۆزیان داگیرساند و بۆ جارێکی دیکە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردوێتەوە. لەلایەکی دیکەوە خەڵکی ئازادیخوازی بۆکان و پیرانشار بۆ دوهمین شەوی بەردەوام ئاگری سەرکەوتنیان داگیرساندن و بە دەوریدا سەمایان کردووە. بڵاوکردنەوەی تراک لەلایەن گەنجانی شۆڕژگەری شاری شنۆ شەوی هەینی یەکی خاکەلێوە 1404 هەتاوی کۆمەڵێک لە گەنجانی شۆڕژگەری شاری شنۆ بە بڵاوکردنەوەی تراکت و نووسینی دروشم خوازیاری یەکگرتووی و یەکریزی خەڵک بەرامبەر بە دوژمنان بوون. بە پێی زانیاریەکان کچانە و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی شاری شنۆ وێنەی ڕێبەرانی بزوتنەوە شۆڕژگێڕانەکانیان لە هەر چوار پارچەی کوردستان بڵاو کردوێتەوە و ڕایان گەیاندووە لەو دۆخە هەستیارەدا پێویستمان بە یەکگرتووی خەڵک لە هەر چوار پارچەی کوردستان هەیە تاکو بتوانین ڕوبەڕووی مەترسی دوژمنان ببینەوە. بەشداربوانی ئەو چالاکیە هەروەها وتویانە نەورۆز هێمای یەکگرتووی ئازادی و دموکراسیە و ئەبێ بیپارێزی. چالاکی ژینگە دۆستانی شنۆ و مەریوان بە بۆنەی هاتنی نەورۆز. ڕۆژی هەینی یەکی خاکەلێوەی 1404 هەتاوی کۆمەڵێک لە ژینگە دۆستانی شارەکانی شنۆ و مەریوان بە بۆنەی هاتنی نەورۆز چالاکی ژینگەییان ئەنجامدا. بەپێی ئەو دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە خەڵکی گوندی بابخڵاوەی سەر بە شاری شنۆ هاوکار لەگەڵ هاتنی ساڵی تازە کۆڵان و دەوروبەری ئەو گوندەیان لە زبڵ و پاشماوە پاکردوێتەوە. لەلایەکی دیکەوە دانیشتوانی گوندی دەرزیانی سەر بە شاری مەریوان لە هەڵمەتێکدا بە هاوکاری ئەنجومەنی سەوزی چیا دەیان نمامیان لە دەوروبەری ئەو گوندە چاندووە و داوایان لە خەڵکی کوردستان کردووە کە پاکی و خاوێنی ژینگە لە ڕۆژانی پشودانی نەورۆزدا بپارێزن. نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئاواتی گیان بەختکردوانی شۆڕشی ژینا لە کوردستان. ڕۆژی هەینی یەکی خاکەلێوەی 1404 هەتاوی بنەماڵە دادخوازەکانی کوردستان لەسەر مەزاری گیان بەختکردوانی شۆڕشی ژینا کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانیان کرد. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەشتووە دایکانی دادخواز لە شارەکانی سنا، سەقز، بۆکان، دێولان و کرماشان لەسەر مەزاری ئازیزانیان کۆبوونەتەوە و چالاکانی مەدەنیش مەزارەکانیان گوڵباران کردووە. بنەماڵە دادخوازەکانی کوردستان مەراسمی نەورۆزیان لەسەر گڵکۆی ڕۆڵەکانیان بەڕێوە بردووە و ڕایان گەیاندووە کە قەت تاوان باران نابەخشن و ئەو ستەمەی لە حەقیان کراوە قەت لەبیری ناکەن. دەست بەسەرکردنی 5 هاوڵاتی لە شاری مەریوان. ڕۆژی هەینی یەکی خاکەلێوەی 1404 هەتاوی 5 هاوڵاتی خەڵکی گوندەکانی سەردۆش و نێی سەر بە شاری مەریوان بە ناوەکانی ئارام و محەممەد نیکپەی، بیلال و تەحسین دادرەس لەلایەن هێزانیەتیەکانەوە دەست بەسەرکراون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ پاش بەڕێوچوونی شکۆداری مەراسمی نەورۆز لە گوندی سەردۆشی مەریوان بەلانی کەم 150 هاوڵاتی لەلایەن ناوەندامنێتیەکانەوە بانگێشت و لێپرسینەوەیان لێکراوە. هەروەها 5 کەس بە ناوەکانی ئارام نیکپەی،
محەممەد نیکپەی، بلال دادرەس و تەحسین دادرەس لە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران بۆ سەر شوێنی کار و ماڵەکانیان بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. سەپاندنەی سزای زیندان بەسەر دوو شارۆمەندی خەڵکی شاهیندژ. دوو شارۆمەندی خەڵکی شارستانی شاهیندژ بە ناوەکانی ناسر ئەکبەری و تالێب ئەکبەری لەلایەن دادگای تاوانەکانی ئەو شارە هەریەکە و بە 21 مانگ زیندانی تازیری و جەریمەی ماڵی مەحکوم کراون. بەپێی حکمی دادگای ئینقلابی شاهیندژ، ناسر ئەکبەری و تالێب ئەکبەری هەریەکە و بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 7 مانگ و 16 ڕۆژ زیندان، بە تۆمەتی بڵاوکردنەوەی پرۆپاگەندە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە 13 مانگ و 17 ڕۆژ زیندان و 28 ملیۆن و 400 هزار تمەن جەریمەی ماڵی مەحکوم کراون. گیان لە دەستانی کرێکارێکی خەڵکی دوهلۆران بەهۆی تەقینەوەی مین. لە ڕۆژانی ڕابردوودا کرێکارێکی تەمەن 51 ساڵی خەڵکی دهلۆران بەهۆی تەقینەوەی پاشماوەکانی شەڕ واتە مین شەڕی ئێران و عێراق گیانی لەدەستاوە. بە پێی زانیاریەکان ئەو کرێکارە کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە لە کاتی جیاکردنەوەی زبڵ و پاشماوەی ئاسن لە نێو ماڵەکەیدا لە گوندی سبتۆنی سەر بە ناوچەی دەشت عەباسی دهلۆران بەهۆی تەقینەوەی پاشماوەی شەڕی ئێران و عێراق بە سەختی بریندەر و دواتر گیانی لەدەستاوە. ناڕوونی چارەنووسی وریا بابایی لە گرتوخانەی تڵاعاتی سنە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، چارەنووسی چالاکێکی مەدەنی خەڵکی گوندی هەشەمێزی سەر بە شاری سنە و دانیشتووی حەسەناوە بە ناوی وریا بابایی پاش ڕفاندن لەلایەن ئیدارەی تڵاعاتەوە بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمەی 1403 هێزانامەتیەکانی شاری سنە هێرشیان کرد سەر ماڵی وریا بابایی و ئەو چالاکە مەدەنیەیان بەبێ بەڵگەی قەزایی و بە تند و تیژیەوە دەست بەسەر کرد. بەوتەی بنەماڵی بابایی چەند جار سەردانی ناوەندە ئەمنیەتی و قەزاییەکانی شاری سنەیان کردووە، بەڵام هیچ زانیاریەکیان لەسەر هۆکاری بەندکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵدۆسیەکەی دەست نەکەوتووە. کوژران و برینداربوونی 183 کۆڵبەر لە ناوچە سنووریەکانی کوردستان لە ساڵی 1403. بەپێی ئاماری کۆڵبەر نیوز لە ساڵی 1403 هەتاویدا سەرجەم 183 کۆڵبەر لە ناوچە سنووریەکانی کوردستان، کرماشان و ئەزەربایجانی غەربی بە هۆکارەکانی تەقەی ڕاستەوخۆ، بەربوونەوە لە بەرزایی، سەرمابردووی و تەقینەوەی مین کوژران و بریندار بوون. لە کۆی گشتی ئەو 183 کۆڵبەرە 52 کەس گیانیان لەدەستداوە و 131 کۆڵبەر بریندار بوون. هەروەها 143 بابەت واتە 78 لە سەدی قوربانیان بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی حکوومەت گیانیان لەدەستداوە یان بریندار بوون. لەو ڕێژەیەدا 11 کۆڵبەر منداڵی تەمەن ژێر 18 ساڵ بوون و یەک کەسیان بەهۆی سەرمابردوویەوە گیانی لەدەستداوە. ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە شارستانی سیساخت. کرێکارانی شاغڵ لە شارەداری سیساخت لە ئاز نەدانی حەقدەست ناڕازین و داوای پەرداختی داخوازیەکانیان دەکەن. بە پێی زانیاریەکان کۆمەڵەیەک لە کرێکارانی شارەداری سیساخت ماوەی 17 مانگە لە داخوازیەکانیان سەردەمی شارەداری پێشوو ئەو شارەیان هێشتا وەرنەگرتووە و هیچ بەرپرسێکی ڕێژی وەڵامی داواکاریەکانیان ناداتەوە. کرێکاران دەڵێن بەهۆی نەدانی حەقدەستە دواخراوەکان لە دۆخێکی سەختدا دەژین و داوا دەکەن کێشەکانیان چارەسەر بکرێت. مانگرتنی کێشاوەرزان لە ئیسفەهان. ڕۆژی هەینی یەکی خاکەلێوەی 1404 هەتاوی کێشاوەرزانی ئیسفەهانی بۆ یەکەم جار لە ساڵی تازە جادەی سەرەکیە و شارەیان داخست و بە تراکتۆرەکانیانەوە مانیان گرت. پێش ساڵی تازە کێشاوەرزانی ئیسفەهانی چەند جار بە داخستنی شەقامەکانی ئیسفەهان ناڕزایەتی خۆیان لە ئاز نەدانی حەق ئاوانیشاندا بوو. ڕۆژی هەینی و هاوکار لەگەڵ یەکەمین ڕۆژی ساڵی تازە کێشاوەرزانی ئیسفەهانی بۆ جارێکی دیکە جادەی سەرەکیە و شارەیان داخست و بە کۆبوونەوە خوازیاری پێدانی حەقاوە و قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. ئاماری ڕووداوە کرێکاریەکان لە ساڵی 1403. بەپێی ئاماری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ساڵی 1403دا 1377 کۆبوونەوە و مانگرتنی کرێکاری لە سەرانسەری ئێران بەڕێوەچوە و دەیان کرێکار تەعلیق یان بێکار کراون. بەپێی ئەو راپۆرتە 18121 راپۆرت
لەسەر نەدانی حەقدەستی کرێکاران تۆمار کراوە. 4765 کرێکار تەعلیق و 585 کەس بێکارکراون. 11 کارخانە داخراون و 4835 کرێکار لە بلا تەکلیفدا ماونەتەوە. هەروەها 488 مانگ حەقی بیمەی 525592 کارگەر پەرداخ نەکراوە. 2042 کرێکار لە ڕووداوەکانی کارگیانیان لەدەستاوە. 113 کرێکار بریندار بوون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ 13 چالاکی کرێکاری دەست بەسەر 10 کارگەر بە 340 مانگ زیندانی تەعزیری مەحکوم و چالاکێکی کرێکاری بۆ ماوەی 24 مانگ لە زێدی خۆی دوورخراوەتەوە. هەروەها 31 کرێکار بۆ ناوەندە قەزاییەکان بانگشت و 12 کەس لێپرسینەوەیان لێکراوە. 3 کرێکار دادگایی و 5 کەس بە زیندان مەحکوم کراون. شایانی باسە کە بەهۆی هەژاری 5 کرێکار ئاوریان لە جەستەیان بەرداوە و 6 کرێکار خۆکوژیان کردووە. و دو هەوامان سەبارەتە بە درێژەی ناڕزایەتیەکان دژ بە دەوڵەتی ئەردۆغان لە تورکیا. شەوی هەینی یەکی خاکەلێوەی 1404 هەتاوی هەزاران شارۆمەندی خەڵکی تورکیا بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام دژ بە دەستبەسەرکردنی ئەکرام ئیمام ئۆغلو شارەداری ئیستانبول خۆپیشاندانیان کرد. هەرچەند دەوڵەتی ئەردۆغان لە 4 پارێزگای تورکیا قەدەغەی کۆبوونەوەی ڕاگەیاند بوو، بەڵام شەوی هەینی دەیان هەزار شارۆمەندی تورکیا لە شارەکانی ئیستانبول، ئانکارا، ئێزمیر، ئادانا، تراسبۆن، ئێسکی، شەهیر و چەند شاری دیکەی وڵاتە دژ بە حکوومەتی ئەردۆغان خۆپیشاندانیان کرد. بە پێی ئەو ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، پۆلیسی تورکیا بە ماشینی یاوپاش و گازی فرمێسکرێژ هێرشی کردوە سەر خۆپیشاندەران و چەندین کەس دەست بەسەر کردوون. ڕۆژی ڕابردوویش دەوڵەتەکانی فەرەنسا، ئاڵمان و بریتانیا داوایان لە شارۆمەندەکانیان کردبوو کە بە زووترین کات تورکیا بەجێبهێڵن و لە گژی و ئاڵۆزیەکان خۆیان بەدوور ڕابگرن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەرشاد بژین.